سڵاتان لێ بێم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتتان پێشکەش دەکەم لە دوای سەردانەکانی ساڵی ڕابردووی بەڕێز مەسرور بەرزانی بۆ پارێزگای هەڵەبجە تاوی ئەو پرۆژە و بەرنامانەی کە بڕای لە سەدرا کەوتنەتە بواری جێبەجێکردنەوە بۆ نمونە سایلۆی هەڵەبجە لە مانگی یانزەی ساڵی ڕابردوو کە بەردی بناخی دانراوە لە ئێستادا لە ١٨ کارەکانی تەواو بووە و پردی تووەقوت کارکردن تێدا بەردەوام ئەمە جگەلەوەی کە کۆمەڵێک پرۆژەی وەستا و بە بڕی 30 میلیارد دینار کە ئەمە تازەترین زانیاریە لەلای من کارەکانتیاندا دەستی پێکردوەوە. پرسیارەکە ئەوەیە لە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە بە فعلی ڕێکارە ئیداری و کارگەڕەکان چییە بۆ بوژانە و گەشەسەندنی پارێزگای هەڵەبجە لە ڕووی بەرهێنان کەرتی گەشتیاری تەواوی ئەو کەرتانی کە پێویستە لە شارێکدا بوونیان هەبێت. نوێترین پلان و دوورترین پلان بۆ ئێستای هەڵەبجە و ئایندەی هەڵەبجە چییە؟ بەرپرسانی شارەکە لەو بارەیەوە چی دەڵێن؟ هەموو ئەمانە دەکەمە تەوەر و وردەکاری زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک جەمال عومەر بەڕێوبەری بەڕێوبەرایەتی پلاندانان و بەدەوڵەتچوون لە پارێزگای هەڵەبجە. کاک جەمال سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ جەنابشتان. پرسیارەکە ئەگەر بەو شێوە شاملێ بیکەم لە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە چاوەکان لەسەر ئەون کە شارەکە گەشە سەدنێکی باش بەخۆ ببینێت، ئەوەندەی ئاگادار بمبوردە وردە خەریکە پرۆژەکان سەرپێ دەخرێتەوە لایانی کەم خەڵکێک ڕوو لە شارەکە دەکات بۆ ئەوەی پرۆژەی تێدا ئەنجام بدات. ئەم هەنگاوانە بە دیار کەوتون ئێستا. بەڵێ سەرەتا دەستپۆشی بۆ بەڕێستان ئەمێ ئەوە بڵێم پێش ئەم فترەی بە پارێزگابوونی شارە و پرۆژانی کە لە ڕەزامەندیمان هەبوو و هەندێکی لە ئیشا بوون و هەندێکی لە ساڵی 22 پرۆژەی نوێ بوون وردە وردە بەرەو تەواوبوونە چەند پرۆژەیەکمان هەبێ پرۆژەی پردی سازەنەویش لەبەرەوە نیوەی لە خاکی هەرێمی کوردستان و نیوەشی لە کۆماری ئیسلامی ئێرانە تا ئێستا و ڕەزامەندی ماوە کە دەست پێ نەکراوە گیناو پرۆژانی کە بە گوژمێنجەکە 23 میلیارد بوو هەمووی کەوتنە بواری جێبەجێکردنەوە و تەواو بوون. خۆشبەختانە کۆمەڵێک پرۆژەی کەمان هەبوو کە موافقی ساڵی لە 24 پرۆژەکان 36 پرۆژن پرۆژەی زۆر باشن. دوو تەوزیعاتمان بۆکرێت تەوزیعاتی لەسەر راستی ناوچەی بڵێن تەوزیعاتە بەسەر سنتەری ناوەندی پارێزگا لەگەڵ ناحیەکانی لەگەڵ تەوزیعاتی کەمان کردو بە پێی سێکتەرەکان کە پرۆژەی زۆر باشن بە جێبەجێکردنی ئەم پرۆژانە هەم سیمایەکی جوان هەم کۆمەڵە خزمەتگوزاری زۆر باش لە کەرتی ئاو لە تەندروستی لە کارەبا لە شارەوانی مەبەستم کە شارەوانی ڕێگەبان و خزمەتگوزارەکانەتی بە هەموو سنوورەکە ئەگا بە گوژمەی 27 میلیارد دینارە و پێش ئەوە لە سەردانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگەی بەڕێزان بۆ دانانی بەردی بناغی تۆقت و دواتر لەسەر ئەو کۆمەڵی خاڵ پێشکەش بە جەنابیان کرا ئەوەی تایبەت بێ بە پرۆژەکان زیاتر پەیوەندی بەکو بە بەڕێبراتێکی ئێمەوە هەبێ بە دوو پاکێجەمە هەندێک پرۆژەمان تەقدیم کرد. لەو پرۆژانە هەندێکی پرۆژەی نوێ بوو 12 پرۆژە بوو حوتی لە کەوتە ناو سنتەری پارێزگا و پێنجشی تەوزیع بوو بەسەر شارەوانی خورماڵ باشە بیارە تەوێڵە سیروان بەمۆ پێنجان. خۆشبەختانە ئێستا زۆربەی دەست بەکار بوون و ئیشی تیاکرێ و لەو 14 پرۆژەی پترۆدۆلارمی وەستاڵمان هەبوو. ئەو پرۆژانە تقریبان کێشەی زۆریە بڵێن لەگەڵ زۆر باشە کاک جەمال من ئەمە سەر جۆر و شێوازی پرۆژەکان کە ئەم پرۆژان چەندێکیان استراتیژین چەندێکیان پرۆژەی بچووکن بەڵام پێشەوە لە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە گرنگترین هەنگاوێک کە لە دوای ئەمەوە گیرابێتە بەر بۆ گەشەسەندنی شارەکە بۆ بژانەوەی زیاتر چی بووە؟ بەڵێ ویستم بێمە سەر ئەو بابەتە ڕاستێکی هەر دوای بە پارێزگابوون لە ڕێگەی پارێزگای هەڵەبجەوە چەند پرۆژەیەک پێشنیار کراوە یەکێک لەوانەوە پرۆژێکی گرنگ وەکو جادەیەکی حەولی پشتێنەی بە دەرەوزە جادەیەکی چلیە و کۆمەڵە پرۆژەی کە یەکێک لەوانە بۆ 1000 خانەوادی شەیدمانەیە کە خان و خەدەماتەکانی تاوانە بووە و سەرجەم بۆ ناحێ و کانی دەوروبەری ئەوە بە عام شتێکی ئاوامان تەقدیم کردووە. دوای بە پارێزگانی بوونیاڵ دو سێشت گۆڕانکاری بەسەرکیان ئەگامانەیەکەوە بەرهێنێت ینی متابعەکە بزانێت کە پرۆژەی بۆ بەرهێنان وەربگرێ وەیتر بە دوای جەدواکەیە ئەگەڕێت و لە دوای ئەو بە پارێزگابوون ئەم جوڵەیە بوو زائیدەن جوڵێتر لە خانوبەرە و کەرتی زەوی کە بە پێی ئەوەی کە لە نووسنگەکان باسی ئەەکەن
ئەم جوڵێش بوانی گۆڕانکاری ڕوویاوە جگە لە بابەتە معنەوەکەیەوە تۆش کە بە ڕستمی بۆ پارێزگا دواتر هەموو ئەو شایستانی کە بۆ هەموو پارێزەکان هەیە لە عێراقاوە ناو هەرێمی کوردستانە تۆ ئەتوانی ممارەسێ بکەین. کاک جەمال ئەو پرۆژانەی کە تەقدیمتان کردو بۆ جێبەجێکردن بودجەکە لە حکوومەت هێرەمەوە دابین دەکرێت؟ بەڵێ. باشە کەواتە ئێستا هەڵەبجە پێویستی بە بودجەیەکی چەند میلیارد دیناری هەیە بۆ ئەوەی لایانی کەم ئەو گۆشەگیری ئەو چەق بەستوی کە هەڵەبجەی تێدا بۆ لە ڕووی پرۆژەکان جۆرە جۆرەکان پێشکەوتنێکی باش بەخۆ ببینێت. ئەم تەخمینەتان کردووە؟ بەڵێ لە جەنابە باسیەوە کرد کە پرۆژەی استراتیژی چییە؟ ئێمە ئەو پرۆژانەی کە بیرمان لێ کردوتەوە تا ڕادێک بۆ کرانەوەیکی زیاتری هەڵەبجە بیرمان لەو پرۆژانە کرد. یەک لەو پرۆژانەی لە جێبەجێکردنان پرۆژەی پرد و ڕێگای تووەقوتەکەیمە بە دەربەنیخان و گەرمیان و باش ناوەڕاستی عێراقەوە بەزێ. پرۆژەی دووەمان پردی تەنگی سێم حەمەوە کە ئێمە مەرزی پشتە و ناحەی بەمەوە بەسێتەوە دیسانە ئەویش بەرە و ڕووی جنوبە. پرۆژەی کە زۆر ئیشی لەسەرەکەین دروستکردنی کردنەوەی مەرزی سازانەوە کوتمانەوە پردەشمانە بەڵام ئەمانە بە کۆمپانە ژۆری تۆ 3 ساڵە بەڵام لەبەر هەندی ڕێکار تا ئێستا دەست بەکار نەبووەوە بورە پردی ئەگەر ئەو بە تاوابوونی ئەو کردنەوەی ئەو مەرزی سازان گرنگی ئەو تۆی هەیە کە بێ بە نزیکتی مەرز لەم سنوورە کرانەوەیەک بۆ هەڵەبجە دروستەکە تقریبەنەکو وڵی هەناسەیەک وایە زۆر بەبایەخە زۆری باتە پێشەوە لەم سێ پرۆژەی کە باست کرد کام پرۆژەیەکی زۆر گرنگ و نەوعیە لە بابەتی گەشەسەندنی هەڵەبجە گرنگترین مەرزی سازانە گرنگترین بەڵام ئەم دوو پرۆژێکش هەردووکی زۆر پرۆژەیەکن بۆ کرانەچکە لە بڵێن لە پشتەوەی هەڵەبجەنیانی ئەبێ بە ناوچەیەکی گەشتیاری و بازرگانی بۆ هەردووچان بە تایبەتی تەنگی سێم حەمە و ناوچەیەکی گەشتیاری تاو بازرگانی و پردی ڕێگەی تۆقۆ ئێمە بەرە و گەرمیان و بەرە و جنوب بکاتەوە بەڵام مەرزی سازان چکە ئاڵ و گۆڕ ئێمە بە ئەو خاڵە بڵێن بۆچی پردی کاڵین مەرزی سازان بۆ ئێمە گرنگە ینی من بە حکمی بەڕێبەراتەکەی پلەندانن کاتی خۆ لەسەر فەرمانی بەڕێزان پارێزگاری هەڵەبجە مامۆستا ئازاد و کاکاوە دیراسی شۆم کرد هەر لە مەرزی پەروێزخان کە لارە دواتر کێشتا تیلەکۆ نەکرا بە تیلەکۆ پشتە تەواڵە سازان خۆی و باشما خەتا چێتە مەرزیکە لە باشترین و نزیکترین مەرز بە جگە لە هەڵەبجە خۆی بۆ پشتی خۆی بڵێن بۆ سلێمانی و بۆ کەرکک و بۆ مەحافەزێ بڵێن سەلاحەدینوانە نزیکترین و باشترین مەرز سازانە. باشە ئەو گرفتەی کە لە جێبەجێکردنی پرۆژەکە هەیە لە پردی سازان دەسەڵاتدارانی ئێران لێ بەرپرسن یاخود کێ بۆچی ئەو گرفتە لەو دیو دروست کراوە بووم پردە ئەوە زیاتر ناتوانین بڵێن ئەنماوانە لە ژێر دیراسایە ینی زیاتر پەیوەندی بە کۆماری ئیسلامی ئێرانەوەیە لە ژێر دیراسایە بەڵام هەموو جارێک لە کۆبوونەوەکان تاکی دەکرێتەوە کە ئیشی بۆگەن مێدەوارین لە ئایندێکی زۆر نزیکە ئەو مەرزی سازان بکرێتەوە کاتی خۆشی ئەوان ساڵی تا 20 زۆر زۆر لەسەر خەتبنی ئەوان زیاتر بە تەنگ بابەتەوە بوو ئەوەی کە تایبەتە بە ئیشوکارەکانی وەکو ڕێکاری ئیداری ئیشی لێکراوە لەم دیوە پردەکە پردەکە وەک پێم تێمە لەبەر گرنگەکەی لە پرۆژەی خۆمان لەو 23 میلیاری ساڵی 2020 دابڵما کردووە هەموو پرۆسەکانی بڕێوە مقاول وەری گرتووە 3 ساڵە لەلایەن بەڵندەرەوە وەرگیرەوە ئامادەیە دەست پێ بکە بەڵام لەبەر ئەوەی پردەکە بە حکمی ڕووباری سیروان نیوەی لە سنووری کۆماری ئیسلامی و نیوەی بڵێن کۆماری عێراق و کە هەرێمی کوردستانی خۆمانەکە ناتوانێت ئیشتیا دروست بووە بەڵێ عنی بە موافقەی عنی ڕەزامەندیەکەوە و ئامادەکاریەوە چکە هەمووی نەکەوتوەوە سنووری خۆمان تا بتوانێت دەست پێکە و پرۆژەکانی کە ئەم قسەیە بۆ پردی تووەقۆتیش ڕاستە یاخود نەخێر ئەو کارگەندێدا بەردەوام هیچ کێشێکی نییە ناپردی تووەقۆت هەموو سنوورەکەی لای خۆمانە نیوەی وەکو سنووری ئیداری لە ناو سنووری پارێزگای هەڵەبجە و نیوەکەشی پارێزگای سلێمانەیەکەکەوێتە سنووری بڵێن بەشێکی قەزای شارە زوور بەرەو دەربەنی خانەڕاتەوە ئەچێتەوە سەر میرەدیانی جادەکەی نێوان ناحیزەڕیان و قەزای دەربەنی خان ماوەی جێبەجێکردنی پرۆژەکە چەندێکی پێدەچێت وڵی پرۆژەکە پێماوێ 700 ڕۆژە بەڵام ماوەیەک ئیشی تیا کراوە تۆزە خاو بۆ تۆ خاوەگەش دووسێ گرفتەیە بەشێکی کەمی نەختینە بۆ ئیشتیا کراوە تا سەر ئیشتیاکەن بەڵام وەک پێویزی شتیانەکە دوو کێشەی دیزاینە بۆ یەکیان لە کاتی خۆی کەمیەتەکەی کەمتر داغڵک کرا بڵێن بڕینی کەتین و فێڵ وەکو بڵین کە تۆ فلانی بڕین و پڕکردنەوەکەی
لە ئێستا ینی لیژنەیەکیە بەسەر بەشتی بەڕێز جێگری وەزیری ئاوادانکردنەوە و دوو مدیرعامەوە بەندەژەیەکم لەوانە لەگەڵ جێگری بەڕێوەری گشتی ڕێگەبانی سلێمانی کە ئیشمان لەسەری کردو بۆ چارەسەریەوە دیزایانی پردەکەی کاتی خۆی هەموو ساڵەگا زۆر دابەزیوە پار دانەبەزی و ئێستا شتا سەشتێکی وا دانەبەزیوە ئەگەر دانەبەزی ئەبێ دیزایانی پردەکە بگۆڕێ ئەوەیە کە لەوانە تا لە 15 لەوەچە بڕاری لێ بدرێت لە کۆبوونی دۆمان لەگەڵ ئەو لیژنە بەڕێزە بۆ پردی تەنگی سێم هەموویش پەیوەندێکی بە کۆماری ئیسلامی ئێرانەوە نییە ناوچەی بڵێن بەشی بڵێن هەڵەبجە بە ئەو بەرەوبەر ڕووی ناحی بەمە ناوچەی تاوگۆزی کە هەر ناو سنووری هەرێمی کوردستانی خۆمانە تەنها پردی سازانە ناو پردەکەویش بەڵام بۆ کردنەوەی ئیشکردن بۆ مەرزەکە دیارە بە خۆشببختانە مافەقەی بە بڕیاری بەڕێز سوودانی بە مەرزێکی ڕسمی ناسێنراوە ئەنی وەکو مەرزی پەروێسخان باشماوە لەگەڵەوەشە لە ئەندێکی نزیکە ئینشاءڵڵا ڕێگای هەڵەبجە تاوەکو پردی سازان بە گوژمەیەکی باش بەردی مناغی داهرێ کە ئەو پرۆژەیانی پرۆژەیەکی زۆر باشە ئەو پرد و ئەوەش ڕێگاکەی لێ ئێمە لە هەرێمی کوردستانەوە هیچ تێ نامێنێت جەمال بۆ جێبەجێکردنی هەر پرۆژێکی نوێ لە پارێزگای هەڵەبجە پێویستیتان بەوەیە بگەڕێنەوە بۆ سەر و خۆتان یا خۆ جۆرێک لە مەرکزیەتی ئیداری و کارگەڕی هەیە و بۆ خۆتان سەرپشکن لەوەی کە کام جۆر و کام پرۆژە بۆ هەڵەبجە جێبەجێ دەکرێت بەشێکی لا مەرکزی بەشێکی مەرکزی مەرکەگەر مەرکزەکە بۆ جەناب ڕوون کەمەوە چۆنیە بۆ نمونە بجێ پەرەپێدان کێتە پارێزگاکان بە تەخمینەکرێ بجەیەک هەیە لە حکوومەتێن لە وەزارەتی پلاندانان هەڵێ بەرکەوتەی پارێزگای هەڵەبجە ئەمەنەیە ئەم موافقەیە ئەمە ئەبێ بۆ هەرێمی کوردستان ئەمەی مەرکزیە بێ لەسەرەوە بکرێ بەڵام بەسپاسەوە لەم لەوەی لەم ساڵانەی دوایی ساڵانی پێشوەندێ پرۆژەی باشمانەوە وەداخەوە ڕەوزکرا بەڵام لەم ساڵانە بە تەواویانی لەگەڵ ئەوەن کە پرۆژەکان لای خۆمانەوە بە پێویستی کام پرۆژە پێویستە ئەوە تەقدیمکردنێمە سا ناڵم هەر لە بودجی 24 کە بڵێن تەرخانەکەی هاتوتەوە بۆ 25 لە ئیشەڵا لە بەیانی دوو بەیانیەمە دەست بە ئەلانەکەین یو پرۆژانە خۆمان هەڵمان بژاردووە یعنی ئەویان لا مەرکزیە وەنی لای خۆمانە بەڵام دیاریکردنی بودجەکەی و کێ بودجێ تەرخانەکە چۆنەکری ئەویان ئەکەوێتەوە لە نێوان وەزارەتی پلاندانەوە دواترەوێ موافقی ئەنجومەنی وەزیران ئەو پرۆژانەی کە خۆتان وەکو ئیدارەی پارێزگاکە جێبەجێ دەکەن ئەوانە ناکە بۆ نمونە کەرتی تایبەت و وەبەرهێنەرێک دەیەوێت پرۆژە لە شارەکە بکات بەڵێ ئەمە باستم وەبەرهێنان ئەوەیە کە خەڵکێک سەرمایهدارێکە ئەوەی کێمە ئەوەیە کە حکوومەت بڵێن پارەی بۆ سەرفەکە ئەوە ئەو بوجانە بجێ پەرەپێدان ئەوەیە کە لەلایەن حکوومەت هێرێم وەزارەتی پلاندانان بە تەنسیق لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزارەتی دارایی هەڵەبجە پشکی دیاریکراوی دەبێت لە بودجێ وەبەرهێنان بۆ نمونە ئەوەی کە لە محافظەیەکی وەکو سلێمانی یاخود هەولێر و دووەکە هەیە ئەم حساباتی بۆ دەکرێت لەکەیەوە دەکرێت بۆی جێبەجێکردنەوە ئەم بابەتە بودجەی بە خاڵێک ڕوونکەمە بودجێ وەبەرهێنان مەبەست ئەو بوجانە ئەگرێتەوە کە لە وەزارەتەکانەوە دابینەکرێت ئەگەر مەبەست وەبەرهێنان بێ ئەوە سەرمایهدارەکانە جا نازانم پەرەپێدانی پارێزگاکە پەرەپێدانی پارێزگا و بوجانێک هێتە پارێزگا ئێمە بەپێی وحدە ئیدارەکان قایمقامێت و ناحیەکان تەوزیعاتی ژمارەی دانیشتوان تەوزیعەکەین ئێمە ئەم پرۆژانە بەو شێوازە کاری لەسەرەکەین تەوزیعاتێک بە پێین دانیشتوانەکە ئەەکەین و بە تەنسیق لەگەڵ مدیر ناحیەکان قایمقامەکان ئەوانە ئەو پرۆژانەکەین ئەوەی کە پێڵەن بودجێی وەبەرهێنان هەر بۆ زانیاری جەنابوو لە پرۆژە گەورەکانن بۆنە بەنداوێک پۆن دێگانە دوور سەکرێ بۆ وەزارەتی کشتتوکاڵەکە نهێتەوە لای ئێمە لای خۆیان دیزاین و پرۆژەکە جێبەجەکرێ بەڵام لە ئێمە لیژنەی بە دووەدا چۆنەوەوانە متابعەکەین ئەویان پێڵەن بودجێ پەرەپێدانەکرێ بۆ نمونە سایلوی هەڵەبجە وەزارەتی بازرگانی و پیشەسازی ئەیکا ئەو بوجە گەورانە بڵند بوجەکان لەسەر و 20 میلیارد استراتیژین بە کوردی بەڵێ وەکو ئێمە سایلوی هەڵەبجە پرۆژێکی استراتیژیە پردی تەنگی سێم هەموو استراتیژیە پرد و ڕێگەی تۆقت استراتیژیە بەڵێ ئەمانە پرۆژن و لەم ساڵانە شاخۆشوەختانە ئێمەیەکێک بوو لەو شوێنانی توانیمان دووسایدی هەڵەبجە سی سادق پرۆژێکی و جادیانی پرۆژێکی زۆر گرنگە ئێستا زۆر کاراسانیەیە ئەوەمان جێبەجێ کردوانە پرۆژەی بودجێ وەبەرهێنانم بودجەی وەزارەتی ئاوادانکردنەوە شتەجێکردن ئەو ئەرقامەی ئەو ڕێژەی کە بوون منە دوای پارێزگابوونی هەڵەبجە دەیبێت لە حکوومەتی عێراقیەوە پابند دەبێت بە دابینکردنی ئەم بودجێ بۆ گەشەپێدانی پارێزگای هەڵەبجە هیچ نووسراوێکی فەرمی و هەنگاوێکی عملی بۆم بابەتە دەستی پێ کردووە
ئەگەر ڕاستەکەی بڵین لە ئێستا لەبەرەوە وەزعی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی تاسە بودجەی پەرپێدانی پارێزگاکان لە عێراقەوە بۆمان نهاتوە ئێمە ئەوەی کە هەمانە پەرپێدان لەگەڵ حکوومەتی خۆمان حکوومەتی هەرێمی کوردستانە ینی بەڵام ساڵانی پێشوو یەک دوو جار تەرخانە بۆ هەندێک گرفتی کە ڕبت کرا بە بودجە یعنی بۆ ئێمەش جێبەجێ نەکراگینا لە وەزارەتی پلاندانانی عێراق ئێمە ئەو کاتەش هەڵەبجار حسابی پارێزگای بۆ کردبووین بەڵام لەبەر ئەوەی چۆن ئێستا تەنانەت بۆ موچەکە گرفتە ینی بۆ تو دانیشی بۆ پرۆژە و حکوومەت عێراق بۆ ئانە تەرخانی بۆ پرسە ئێستا تا نەگەینە حاڵەتێکی ئاسایی چۆن ئێستا بۆ هەولێر سلێمانی دووەک نییە بۆ هەڵەبجەش نییە بەو شێواتە بۆ داهاتوو هەر بودجەیەکە بێت دەبێت بۆ هەڵەبجەی بە هەمان شێوە باڵێ بەڵێ لە ئێستادا پارێزگای هەڵەبجە هیچ جیاوازیەکی لەگەڵ پارێزگای بەسرە و مووسڵ و هەولێر سلێمانی نییە باشە دەڕۆقانونەکەی بەدەل لەمانەی کە باست کرد چی هەنگاوێکی دیکە پێویستە بۆ هەڵەبجە بگیرێتە بەر لە دوای ئەم بڕیارەوە ینی لایەنە معنیەکان بە تایبەتی حکوومەتی هەرێم هیچ بەرنامە ڕوئەیەکی دیاریکراوی دەبێت بۆ هەڵەبجە هەرچەند خودی سەرۆک مەسرور بەرزانی چەجاری ئەمێ ڕاگەیان کە ئەوان بە فعلی ئیشوکاری باش بۆ هەڵەبجە دەکەن وەکو لایەنە ئیدارەکە چیتان بەدەست گەیشتووە وەکو شتی تازە هیچ شتێکی وانە بەڵام ئێمە تەمەناکەنێکێک لەوانە هەندێک ئیدارین هەندێک شتیش مالین ینی بڵێن دارین ئێمە هەردوو داواکاریەکەمانەیە یەکێشان بڵێن دابەزانی دەسەڵاتەکانە لە مالێکە وا پێویستەکە هەڵەبجە تەعاملی ژمارەی دانیشتوانی لەگەڵا نەکرێت چکە ئێمە هەموو جارێتمانە جیاوازی لەگەڵ هەڵەبجە لەگەڵ خەزایەکە کە کاتی خۆی هیچی بەسەر ناتوێت زۆرە ینی هەڵەبجە ئێمە لە سەفرەوە دەستمان پێکردووە بەس ئەو شوێنێکە گەر ئەنێ جێ خۆشحاڵی ئەگەر تێک نەچووە وەکو هەڵەبجە تێک نەچوو بەڵام ناوچە زیانێکەوتەکان کاتی خۆی حکوومەتی ژەر بیری لێ کردو حکوومەت دەرێم بودجێکی تایبەتی دانا بەڵام بەداخۆ لە 2014 ئەو بەرنامەیە وەستا ئەگینە ئێستا و ناوچانەش تا ڕادێکی باش بۆ بودجە تایبەتانە گەشەیان نەکرد پێویستەکە بودجەیەکی تایبەت هەموو کاتێ لە پشتی بودجە بەرکەوتەی خۆی بودجەیەکی تایبەتی هەبێت بۆ ئەو ناوچانە ینی ئێم کەڵین هەڵەبجە مەبەستم تەنها هەڵەبجە نییە مەسا ئەو شوێنانی کە زیانێکەوتون گەرمیانە مەسەلەن بارزانە ئەوانەی کە ئەنفال کراون ئەوە نییە سەی سایقە پێنجوێنە و قەزایانە بەڵام هەڵەبجە تۆپی ئەو قوربانیانە باشە کەواتە کاکجمان پرسیارەکە ئەوها بیکەم بەڵێ ئەو بودجەیە کە وەکو حەق و شایستەی خۆتان هەتانە بۆ پەرپێدانی حافظەی وەکو هەڵەبجە چەندێکی دیکە بخێتە سەر ئەم بودجەیە کە بەدڵی ئێوە دەخوات بۆ ئەوەی لانی کەم هەڵەبجە سیمای پێشکەوتن و شارستانی پێوە دیار بێت وەڵا بۆ بودجە ئەمە هەرچەند زۆربێ باشترە ئەوە بودجە نییە دیارانی زۆر زۆرمانەیە بەڵام ئێمەش ئەزانی حکوومەتی هەرێم ناتوانێت ینی لە پڕێکە ئەوانەمان بۆ بکە بەڵام ئێمە نیسبەی بە پێدانشون لە 1.1 بووە بەڵام ئینە تازە نازانین کەشتە بەم سەرژمێرە تازە گۆڕانکاریێکی بەسی دڕوویاوە بەپی ئەمە بێ ئێمە بەرکەوتەمان کەمە بەک وتم بودجە لە پەرەبێدان ئەبێ لەم ساڵە تا ڕادێ ڕەچاو کراوین باو ڕاستێ بڵم بەڵام لە بودجەی وەبەرهێنەی ژەبێ وەزارەتەکان هەموو کاتێک هەر وەزارەتە و پرۆژەیەکی باش بە تایبەتمەندی کەڵم وەزارەتەکەم بڵێن ئەبێ وەزارەتی پەروەندە پرۆژەی تایبەتی بۆ هەڵەبجە بێ بداخەوە زۆر کەمێمە چەند سەرمایهدارێک بە سپاسەوە ینی کاتون کۆمەڵی قوتابخانەی زۆر جوانیان لە هەڵەبجە دروست کردووە نمونەیەن قوتابخانەکان بەسەن تەندروستی ئەبێ وەزای تەندروستی پرۆژەی زۆر باشی لە هەڵەبجە هەبێ وەزارە هەر وەزارەتەوە بۆ خۆی کشت و کاڵ کارەبە ئەوانەجا ئەمە لەوەکو وەزارەتەکان لە بودجێ پەرەپێدان ئێمە تا ڕادەیەک ئەو حسابە کراوە بەڵام کەمە ئەوە بودجێ پەرەپێدان دوو حاڵەتی سێمانێ کە لە ڕێگەی سەرمایهدارەکان خەڵکەوە بەرهێنەرەکەیە ئەبێ حکوومەتی هەرێم کارێ بکە و ئیش شتیا کراوە نی بەسپاسەوە ژەڵم کە هەموو وەبەرهێنێ کاتێک پرۆژەیەک تەقدیمەکە و پرۆژەیەکی کە ئەگەر بە نسبەیەک بە بچووکتر بێت لە هەڵەبجە جێبەجێ بکە و کار ئاسانی بۆ پرۆژەکانی هەڵەبجە بکرێت و کۆمەڵە شتەکرێ مەسەرەن کەمکردنەوەی بادەسەر و کۆمپانی و بەرهێنەرانی لە هەڵەبجە کارەکەن ئەوە حاڵێکی جەبێت و ئەو ڕێکارانی کە هەیە بۆ ئێمە کەم بکرێتەوە ینی مەسەرەن جارویان منتیقی سەناعی قورسمانەیە چەند ساڵێت و ئەڕوا بەڵام لە شوێنی کەوانجمال ئەم ڕێکارانە هەندێکی پەیوەندی بە ئیشوکار و دامەزراوەکانی هەڵەبجە خۆیەوە نییە بۆ ئەوەی ئەم کار ئاسانیە لە نێو خۆتاندا هەبێ بۆ تێپەڕاندن و جێبەجێکننی پرۆژەکان خۆ مەرجنی هەموو پرۆژە و بابەتێ بگەڕێتەوە بۆ حکوومەت و وەزارەتەکان
هەندێکی لە ئاستی بچووکە بەڵێ لەوەی بۆ منە پرۆژێک کە جێبەجەکەی دێ خەلە لە ناو پرۆژەکە ڕۆیە کەم تەرخەمێشتێک بەڵێ ئەوە وایە بەڵام لە ئاستی گەورە دایمەن کە موافقەت و تاوکۆی خەیتە سەر پێ و تاوکو دەست پێکا بەڵێ ئەوانە هەموو لە وەزارەتی خۆی جاروا لە ئەنجومەنی وەزیرانە جاری وایە بەڕاستی وڵە مۆزەفێک لە وەزارەتێکا ڕاستە بێتەوە لێت بەپێی بڕگەی ساڵی ساڵی 60ەوەە بۆت ناکەم مەسەم منتیقە سناعی قورس لە هەڵەبجە ناوچەی پیشسازی ئەو گرفتەیە هەیە کە ئەو ناوچەی علاسە زۆڵان ناوچەیەکی کشت و کاڵیە ئێکا کە خۆ هەموو شارەکانەوەی کە زیایی کردووە هەل سەر ناوچەی کشت و کاڵی خۆی هیچی سەخەری و شاغ نەبووە مەسەن بۆ منە شارێکی وەکو هەولێر کە بە بازنەی زیادەکە هەموو دەوروبەرەکەی ناوچەی کشت و کاڵی بوو لە کاتێکشا ئیشێکی باشیان کردووە لەبەرەوەی تۆ کاتێک خەڵک شوێنی دابوونی ماستەر پلانی هەڵەبجە تا چەند ئەم کێشانەی زەختر کردوێتەوە ماستەر پلان زۆر گرنگە بۆ هەڵەبجەوە خۆشبەختانە لە چەند ساڵی پێشوو لە ڕێی پارێزگای هەڵەبجەوە ویزار لە بەڕێوەبەتی پلاندانان ئێمە ئیشمانە سەرۆکە ڕێکخراوی VNG هەڵەبجە بەسپاسەوە ئەو داتانەمان کۆ کردو کە بزانین مؤهلاتەیە بۆی ئێمە دەست بە ماستەر پلانی هەڵەبجە بکەین بەڵێ لەگەڵ چەند خەبیرێک و خەڵکی دەرەوە وا بوو کە بەڵێ هەڵەبجە زۆر شایستەیەوە زۆر خاڵی زۆر ئیجابی هەیە کە بەتایبەتی لە گەشت و گوزاری لە ناوچە بازرگانەکەی کە سەر سنوورە و کۆمەڵک مەرزیە زائیدەن لە ناوچە کشت و کاڵەکەەوە جگە لە جوانی سروشتی ناوچەکە و ئێستا خۆشبەختانانی حکوومەت تەرخانی خۆی بۆ کردووە و هیچی لەسەرەکە لیژنەکانی خوان و درا بە کۆمپانیایەکی لوبنانی بە تەواو بوونی ماستەر پلانەک و جەناوە باسێ کرد بەڵێ زۆر گرفت هەلە بێت کاک جەمال ئەگەر ئەم پرۆژانی ئێوە جێبەجێ دەکەن ئەگەر پشت ئەستور نەبێ بە بەرنامە و کارنامەی ئەم ماستەر پلانە لە داهاتووە گرفت و خەلل بۆ شوێن و موقعی پرۆژەکان دروست ناکات ئەوەی ئێستا هەیە دیارە نەخشەی بنەڕەتی جێ کراوەتەوە کە پێڵە نەخشەیەوەی لە نەخشەدانانی ناوش بەڵێ یعنی جاچ ئەوەی لە ناو سنتەری پەرزە ناو هەڵەبجە بێ قەزای ناوەن ئەوەی لە ناحێ و قەزای خوڕماڵیش بڵێن قەزای خوڕماڵ چکە خۆشبەختانە ئێستا قەزایە ناحەی بیارە بەمۆ سیروان ئەوانی کەش ئەوانن کە ئێستا خەڵک تایە ژێنی پرۆژەکانی تایبەتی پەرەپێدان خزمەت گوزارین زیاترانی پەیوەندی بە ئەو گوتم ئاو کارەبا ڕێگەوان ئەوانەیە یعنی ئەوانە واقع حالن بۆ لە نەخشەی خۆیان هەیە ماستەر پلان فراوانترانی ڕوویا بۆ چەند ساڵی ئایندەکە ئەو شار ئەگاتەوەندەوە پێویستەکە لێرە ئەو موقع قوتابخانەیەک باخچەیەک زانکۆیەک و هەموو شتەکانێکی تیا دیاری کراوە ئەوان ئەو پرۆژە نێمەیە نەخێرگرفت دروست ناکە ئەمە بە هەمویان بە تەنسیق لەگەڵ دایرەی پەیوەندیدارانی فەرمانگەی پەیوەندیدارە و پرۆژانە جێبەجێکرد یەکێک لەو گرفتانەی ئەو خەلەنانی کە باڵەبجۆ دیارە داغڵبوونی هاوڵاتیەکە بۆ ناو سنتەری شارەکە جۆرێک لە شپرزەی و ئاڵۆزی پێوە دیارە بەرنامەیەکی تایبەتەیە بۆ چاکردنەوەی دەواازەی شار لەیانی کەم فراوانکردنی بازار و شوێنە گشتەکانی هەڵەبجە بەڵێ لە دەواازەی شار بەڵێ هەر لە بیدایەتی داغڵبوونی بە شار پرۆژێکی باشمان داقل کردەوە بە گوژمە نزیکەی 4 ملیارە ئەم پرۆژەیە هەم پرۆژەیەکانی ئەو قیر و جەزرە شتانێکە تێک چووە هەموو چاکەینەوە پرۆژەیەکی تەنیشتەکانی محەدای قوانە بێ پرۆژێکی زۆر جوان و ڕێکوپێکە بێ ئەوە دەواازەکەمە ڕاستەکەی ئەو دەواازەیەمان پێویستی بە جوانکاریەکە خۆشببختانە موافقەمانێ و لە ئایندەیەکی زۆر نزیکە ئێمە یاڵانی بۆکەین بۆ هەر بەڵێ دەرەک بێت وەریگرێت و کاری تیا بکە ناو بازارەکەشمان بڵێ ناو بازارۆکو چۆن لە هەموو شارەکە ئێمە ناو بازار من کاتێک دروست بووە هەڵەبجە ئەو موقعانەی زمانێکی هەڵەبجە شارێکی دێری چۆن بڵێن ئێستا لە ناو سیستێمانە لە کۆمەڵە موقعەتەوە خۆی هێپارێت و بڵێن بازار و گەڕێکی تازە دروستە بێ هەر ئەو موقعەمانێ بەڵام بڵێ سەرمایه‌داری ژەیەکە کار لە ناو بازار و جوانکاری بکە ئەو زیاتر بە سەرمایه‌دارەکرێت چکە حکومت نایە دوکان بکرێتەوە بیکا بە مۆڵەیەک بیکا بە شتێکەوە سەرمایه‌دارەکان و ئێستا کار لەسەرەوە کرێت هەوڵ و پلانەیە بۆ ئەمەش بەڵێ هەوڵێ و ینی ئیشتیا کراوە و بەرەو ئەوە ڕۆشتۆ ئینشەڵا لە ئایندەیەکی نزیکە ئەگەر هیچ گرفتێ نەبێەوە ئینشەڵا نابێت بژانەوەیەک و جوانکارێکی جوان لە هەڵەبجابێەوە بە جێبەجێکردنی ئەو پرۆژانەی کە هەمانەوە کە موافقەمانەیە باسی هێشتا ئەوەی ئایندەم نەکردووە کە ینی چیترمان بووە کە حکوومەتی هەرێمی حکوومەت عێراق بەڵێ تا ڕاتەیەکی زۆر ئەو سیمایە بینین گۆڕەکە لە سیمایی باشە هاوڵاتی کەی نەتیجە و دەرەنجامی هەموو ئەو پلان و پرۆژە باشانەی کە ئێوە سەرقاڵی جێبەجێکردنیانن کەی دەیبینێت ئەگەر گرفت نەبێ ئینشاءالله لە ساڵێک تا ساڵ و نیوێکیکە
ئێمە ئەتوانین ئەو پرۆژانە تابێگە گرفتی مەسەن ئەوەکو پێش و گرفتی نەختینە و کێشێکە نێتە پێشەوە لە پڕێگاکسۆنڵی داعشێک پێیانە بێ ئەوەی کە ئارێمی کورسانی ئاوا توژی قەیرانێکی بەداخەوە نەخوازرا کرد یاوەکو بڕینی بووجەوانە ئەگەر بەم شێوازەش بێ ئینشاءالله لە ساڵ دو ساڵێکی ئێمە توانین هەمە پرۆژە استراتیجیەکانمان تەواو بنەوە پرۆژانە خەدەمیەکانی ناو شارەکان و ناو سەنتەری غەزا و ناحیەکانمان تەواو بن ئێمە توانین ئەو مژدە بین بە هاوڵاتیانی خۆمان. ئەگەر لێ خاڵا پێم بڵێت هەرچەندە تۆزێک دوورە لە تایبەتمەندی بەڕێستەوە پرۆسەی دابەشکردنی زەوی لە هەڵەبجە دەستی پێ کردووە؟ وەڵاوە زیاتر پەیوەندی بە شارەوانیە بەڵامەوەی کە ئاگادار بن نەخێر نەخێر باش زۆر سپاس بۆ بەڕێز جەمال ئەمەل بەڕێوەی بەڕێبەراتی پارێزگای هەڵەبجە سپاس بۆ ئامادەبوونێت. زۆر سپاس بۆ بەڕێز دووبارە بەخێر بێت. زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست تا تۆرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ بێت.